عێراق تەقینەوەی بۆمبێک لە ناوەڕاستی بەغدا بەلای کەم 31 کەسی کوشت و دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاند. فلیپین لەشکر دەست بە زنجیرێک لە هێڕەشە ئاسمانیەکانی کرد بۆ کۆنتڕۆڵکردنی شارێکدا لە باشوور لە توندڕەوەکان کە 7,000 کەس لە شەڕەکەدا هەڵاتوون. سووریا تورکیا بە موشک باران هێرشی کردوتە سەر دەوڵەتی ئیسلامی لە دەرەوەی شارۆچکەی ئەلباب. عێراق هێزەکانی بە پاڵپشتی وڵاتە یەکگرتووەکان لە مۆسڵی کۆن نزیکن لە وەرگرتنەوەی مزگەوتێکی جێرین کە بوو یەکەمین جار دەوڵەتی ئیسلامی خلافەتەکەی تێدا ڕاگەیاند. سۆمالیا میلیشیاکانی ئەلشەهاب پیاوێکیان بەهۆی داوین پیسی بەردباران کرد و سەدان کەسان تەماشای بەردبارانەکەیان کرد.